لە پایتەختی هەرێمی کوردستان بەردی بناغی یەکێک لە پرۆژە گەورە و استراتیژیەکانی بواری کشت و کاڵدا دەنێن کە پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستانە لە سنووری پارێزگای هەولێر. هەروەک دەزانن کشت و کاڵ لەسەر دوو ستونی سەرەکی وەستاوە کە بریتین لە بەرهەمهێنان و بە بازاڕکردن. لەگەڵ ئەوەی ئەمساڵ دۆخی تەندروستی و دارایی نەخوازراو بوو بە پێی خواستی ئێمە نەبوو، بەڵام خۆشحاڵم پێتان ڕابگەێنم لە بەرهەمهێنان قۆناغی باشمان بڕیوە و لە هەوڵی ئەوە داین ڕێژەی بەرهەمە خۆماڵیەکان بکەینە هەر 4 وەرزی ساڵ. هەروەها ستونی دووەم پێویستی بە چارەسەر و ڕێکاری گونجاوە بۆ ئەوەی دڵنیابین و دڵنیاییش بدەینە جوتیارانمان کە بناغەی کەرتی کشت و کاڵ لە خەم ڕەخساوە و پێویستە هەمووان هەنگاو بۆ پەرەپێدانی ئەم کەرتە بهاوین. کە ئەم پرۆژەیە پرۆژەیەکی استراتیژیە و تاکە پرۆژەی کشت و کاڵیە کە بەم قەبارە و بەم سەرمایە زۆرە لە هەرێمی کوردستان بەردی بناغەکەی دادەندرێ کە ئەمیش بریتیە لە کڕینەوەی 500,000 تەن لە گەنمی جوتیاران کە ئەمەش کێشەی هەزاران جوتیار چارەسەر دەکات و لە هەمان کاتیشدا پێدانی بڕی پارەی پێویستی ئەو گەنمەی کە جوتیاران تەسلیمی سایلۆکەی دەکەن ڕاستەوخۆ لەلایەن کۆمپانیاکانەوە دەدرێ بە جوتیاران.